حیجاب بۆ پاراستنی تۆیە عقوبە نییە ها ئێستا ئەم ڕیشە منی جوان کردووە بەخوا منی ناشرین نەکردووە قەسەم بەخوا خۆم ئەبینم ئەزانم خۆم ئەبینم سبحان الذي زين الرجال باللحايا ئەمە سوێنی کێ بوو دایکمان عایشە سەلامی خوای لێبێ هەر کاتێک سوێنی بخواردایە ئەیود والذي زين الرجال باللحايا سوێن بەو خوایی کە پیاوانی جوان کردووە بە ڕیشەوە دەی منش سوێن ئەخۆم سوێن بەو خوایی کەوە ئافرەتانی بە حیجابەوە جوان کردووە حیجاب بۆ پاراستنی شکۆی تۆیە بۆ پاراستنی جوانیەکانی تۆیە بۆی جوانیەکانی تۆ لەکەدار نەبێ بۆی تۆ دەستی پیاوانی خەڵک نەکەویت ئافرەت گوناحە وەکو سیفۆنی ئاو دەست بەکار بێت ئەوەی کەوا ئێسا منەظەمەی ئافرەتان هاتوونە ڕێکخراوی نازانم کێ و دیفاع لە ئافرەتکردن کام دیفاع من ئاماری زۆر ترسناکم لایە گوناح نییە ئافرەتێ ئیستیڵات کرابێ لە وڵاتێکەوە بە 5,000 خەڵک زینای لەگەڵا بکە حاشا لە ڕووی جەنابتان